بەڵێ بەداخەوە لە یەکشەمەی ڕابردوو بۆ هۆی ئەو شەپۆڵەنا لەبارەوە کەشوها و تەزرەبارینە سەرۆژیانێکی زۆر بەر هاوڵاتیان کەوت بە تایبەتی ئۆتۆمبیلەکانیان و هەروەها پانێڵەکانی وزەی خۆر و لەگەڵ بەروبوومی درەختە کشت و کاڵ بە شێوەیەکی گشتی بۆیە بەڕێبەراتیمان بڕیارماندا بە پێکهێنانی لیژنەیەک بۆ خەملاندنی زەرۆژیانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی سەرەتا لە ئۆتۆمبیلەکان دەستمان پێکرد. یەک لیژنەمان پێکەنا بەڵام بینیمان ئزدحامێکی زۆر قەڵەباڵغێکی زۆر دروست دەبوو وێ بڕیارماندا کردمان بە سێ لیژنە لە سێ شوێنی جیاوازلەیە کەچیان لە سنووری قەزای ڕواندز و دوو دانیان لێرە بە تێکڕایی تا ئێستا نزیکەی 1750 ئۆتۆمبیل لای ئێمە تۆمار کراون و پێشبینی دەکەین ئەم ڕێژێ بەرز بێتەوە بۆ سەروی 2000 ئۆتۆمبیل. زیانەکان زیاتر چین کە بەر ئۆتۆمبیلەکان کەوتووە؟ زۆربەی زیانەکان بۆی دابارینی تازەوە زەرەر بە ئۆتۆمبیلەکە کەوتون ئەمەش کاریگەری لەسەر نرخی ئۆتۆمبیلەکان دەبێت لە نزیکەی 1500 دلار بۆ سەروی 50,000 دلار زەرزیان 4 بۆ 5,000 دلار عفوان زەرزیان بۆ ئۆتۆمبیلانە کەوتووە. ئەم تۆمارکردنە تاکەی بەردەوامە بێت. ئەمڕۆ کۆتا ڕۆژی تۆمارکردنی ئەو لیژنەی ئێمە ئەمڕۆ کۆتا ڕۆژە ئەوانەی تا ئێستا سەردانیان نەکردو سەردانمان بکەن چونکە لیژنەکە کارەکانی کۆتایی پێدێت لە هەفتەی ئایندا ئێمە راپۆرتی خۆمان بۆ سەری خۆمان بەرز دەکەین و نانووسکردن نامێنێت. داوای قەرەبووکردنەوە ئەکرێتن کە راپۆرت بەرزەکەنەوە هیچ ئومێدەکەی قەرەبوو بکرێن. بەخۆی هەموو قەرەبووکردنەوەی پێویستە راپۆرتی زەرۆژیانی هەبێ ئەمە قۆناغی یەکەمە ئێمە راپۆرتی زەرۆژیانەکان پڕ دەکەینەوە ئاراستی سەر و خۆمان دەکەین لەوێ کاری لەسەر دەکرێت بۆ ئەوی بتوانن قەرەبووی هاوڵاتیانە بکرێتەوە.